لە ساڵی 2005 تیمێکی پسپۆری هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بەرەو بیابانەکانی باشووری عێراق بەڕێکەوتن بە پشتبەستن بە زانیاری گەواهیدەران کەوتنە گەڕان بۆ دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی ئەنفالکراوانی بارزانی. گەڕان لە بیابانەکانی عێراق کارێکی زۆر سەخت بوو، چونکە کەش و هەوا و تەنانەت شێوەی بیابانەکانیش بەهۆی باهۆزەکانەوە بەردەوام لە گۆڕاندایە. بەڵام پەرۆشی تیمەکە و هەوڵی زۆریان بۆ دۆزینەوەی ئێسک و پرووسکی ئەنفالکراوان ترس و ماندووبوونی لەبیر بردبوونەوە. هۆکاری سەرەکی بۆ دۆزینەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵانە لە کاتی خۆیان وەزارەتی مافی مرۆڤ کە ئەو کاتە بەڕاستی دکتۆر محەممەد ئیحسان سەرپەرشتیە کرد توانی لە ڕێگای ئەو کەسانی شاهید بوون لە شوێنەکان پێش ئەوە کاری لەسەرکردن پێش ئەوە کاری لەسەر کردو کە شوێنەکانیان بدۆزرێتەوەنی بەپێ ئەو بەڵگەنامانەی کە دۆزرایەوە لە دەوایرەکانی مخابراتی عراقی لە بەغایە توانرا سەرەدا وەربژیرێت و بگەڕێ بە دوایە شوێنەکان دۆزرایەوە. بەڵام کە ئێمە چوو لە شوێنەکە چووکو بۆ ماسکردی سەحراکان ڕۆژ بە ڕۆژ دەگۆڕێ. زیاتر لە 10 ساڵە داواکەم کێکێ با ئێمە تیمێکی تاوامان هەبێ، دەستگایەکی تایبەتمان هەبێ، شتێکی تایبەتمان هەبێ تایبەت بەم ئیشە. کورد حەسەی کورد لە گۆرە بە کۆمەڵەکان لە ناو عێراقەوە لە 95 لە 100 پترە. من خۆم عەرد ئەکۆڵم، من خۆم تەدقیقی توربە ئەکەم، من خۆم تەشخیصی کارێکی ئەکەم وەعوذ بالله من خۆم، بەڵام تۆ خۆت کەسێکی تر نییە لەگەڵ کار بکات. و ئەم ئیشەش حەقیقەت لە لای منەوە ئیشێکی تەنها ئەخلاقیە. یعنی من عشقی من بۆ ئەم ئیشە التزامێکی ئەخلاقیە بۆ ئەم ئیشە لەبەر وعدم لەسەر خۆمدا ئەم ئیشە تەواو بکەم هەندی لە ژیاندا بووم. ئێمە زۆر متئەخرین لە تەعاملکردن لەگەڵ مەلەفی گۆرە بە کۆمەڵ، نەک تەنها بارزانیەکان. وەلەو ئیشێکی زۆر قورسە، بەڵام ئەم ئیشە بەتەنیا بە محەممەد ئیحسان بەتەنیا ناتەکرد. کاتێک دەگەنە شوێنەکە گۆڕێکی بە کۆمەڵ دەدۆزنەوە، دەست دەکەن بە هەڵدانەوەی گۆڕەکە. ئێسک و پرووسکی زیاتر لە 500 کوردی تێدا دەدۆزنەوە کە بە جلوبەرگ و جەمەدانیەکانیان و هەندێک لە ناسنامەکانیانەوە دیار بوو کە کوردی بارزانین. چەند ئەدلەی زیادت هەبێت بۆ تەشخیص قازانجی تۆیە. تەشخیصکردن شتێکی زۆر گرنگە لە هەر جەریمەیەکی جەنوساید بێت. ئێمە دیکیومنتمان هەیە بیان و بارزانیەکان لە مەنتەقەی بوسەینە، ئێمە ئەڕۆین گۆرە بە کۆمەڵەکە لە بوسەیە بینی کە چیتە ناو بوسەیە من لە مەرحەلە ئەمە ئاخر جێگا ئەو تەڵقانەی کە پێ کوژراون 82 سۆنعی مەسرە لە مەسر دروست کراوە تەڵقەی 82 فیشەک هینی کەلاشینکۆف. ئەمە لەوەیە کە دەیت جەمەدانیەکەی سەیریەکەیت کە جەمەدانیەکی سوورە لەو کاتەیە بێژگە لە بارزانیەکان لە تاریخی خۆیان کەسێکیان جەمەدانیەکی سوور لەبەر ناکات بارزانیەکان نەبێت کە جلەکانیان کوردستان هەر ناوچەیەک جە تایبەتمەندی خۆی هەیە لە جل لە مەهاباد شتێکە و لە جەزیرە شتێکە و لە قامیشلو شتێکە و لە بارزان شتێکە و لە هەولێر شتێکە و لە سلێمانی شتێکە و لە زاخۆ شتێکە و لە دهۆک شتێکی ترە و تا حەدێک هەندێک جار هەر عەشیرەتێکیش بە شتێکی تر جلێکی تر لەبەرەکات. ئەمەش کە دەی شەل و شەپکی مەنتەقەی بارزانە بینی ڕەشوسپیەکە ئەمە دیارە خامەکەی بە وازحی دیارە. دوای ئەو زولم و زۆرەی لە کورد کراوە ژیان زۆر زەحمەتە لەگەڵ دەسەڵاتێک کە کارەساتی بەو شێوەیە بەسەر دانیشتوانی چوارچێوەی دەوڵەتەکەی خۆی دێنێ. زۆر زەحمەتیشە ئایندەیەکی گەش هەبێت ئەگەر ئەو میلەتە ئاعتراف بەو زولم و زۆریە نەکات. ئەنفالی کوردانی فەیلی لە سەردەمی سەرۆک کۆماری ئەحمەد حەسەن بەکردا دەستی پێکرد، بەڵام دوای ئەوە سەدام حوسێن بووە سەرۆک کۆمار. سەدام پرۆسەی بە کۆمەڵ کوشتن و ئەنفالکردنی کوردی لە ساڵی 1983دا بە بارزانیەکان دەست پێکرد. دوای ئەوە لە ساڵی 1987 و 1980دا 8 قۆناغی دیکەی پرۆسەی ئەنفالکردنی کوردی بەدواداهات. ونقلوا هذه الخيانة إلى بعض أوسع من العائلة المباشرة حتى ارتكبوا هذه الجريمة في أن يكونوا عون جيش الفرس وأدلائهم لاحتلال أرض العراق، وتواطأ معهم بعض من سموا بالبرزانيين وقد نالوا عقابهم الصارم وذهبوا إلى الجحيم.
ئێمە لە عێراق لە مجتەمەیەکە ژین مجتەمەیەکە جزوری جنوسایتی تایە یعنی دوور نییە جارێکی تر ئەم جنوسایتە دووبارە بێتەوەکردن حقیقت لە ڕێوڕسمێکی شایستەدا ئێسک و پرووسکی 513 پیاوی ئەنفالکراوی بارزانی بۆ خاکی پیرۆزی کوردستان هێنرانەوە و لە دەڤەری بارزان لە گۆڕێکدا لە نزیک بارزان بە خاکسپێر دران. حتى وقت الدكتور محمد إحسان أو هستك نادري وقت هيفت كنيا يعني كلو بأويتوا شغلوا شابلكتوا وجلكتوا أنا وكيت ظلم المنا معنى أكابوها دام بيني أو بن أهم الظني تشتكي مرف تشوفت خلا بيني نوكا جام به فينيا نوكا جيت بيني والله ما تشحول أو زين أو كان أو بازر كرن هما تەواوی گۆڕەکان یەک شێوازی چێلیان بۆ دانراوە و هیچ ناوێکیان لەسەر نەنووسراوە لەبەر ئەوەی پشکنینی DNA بۆ نەکراوە بۆیە نازانرێ کامە گۆڕی کامەیانە. ئەو کتێبە 5 دانەمان با کۆپیکراوی بر تەسلیممان کرد وتمان ئەتوانن هەرچی یەکێک لەو گۆڕانێکەنم بەری هەیە بێنەوە لەسک و پوسکارە دەبێنن و لە هەموو ژێرە کۆکلوژێکێ 4 سەترە 4 دێڕە لەو 4 دێڕەیان نووسراوە هۆکاری کوشتەکانیان چۆنە هۆکاری کوشتەکانیان چۆنە فیشەکەکان لە چۆن بۆ نمونە ئەو فیشەکانی کە لەو سۆڕانی لەو سەرۆهەیە ئێمە قەواغی فیشەکەکانمان هەڵگرتوتەوە هەیە ناومانەتوانێت دۆزیمانێتەوە لە دەوروبەری گۆڕەکە بۆی بتوانین ئێمە ئیسپاتی کردن فیشەکەکان لە ژێرەوە عەلامات و ڕقەم و تاریخی لەسەرە ناوی شەریکەکانی لەسەر شەریکێک بکارهێنا ئێمە ئەمانەمان هەموو بە بەڵگە بردبوو خۆشبەختانە هەر لە یەکەم دانیشتنە لە یەکەم دانیشتنە قەناعەتێکی تەواو کولیان هێنا کە ئەم کەیسە قاتوخۆرکردنە بە زۆر لە ناوبردنی میلەتێکە تەشخیص دەوری خۆی هەیە محاکم لەگەڵت بێ دەوری خۆی هەیە وەرەقەی محکەمە بێت دەوری خۆی هەیە مەحزەری شورتە بێت دەوری خۆی هەیە ئەگەر ئێمە لە کەیسی بارزانیەکان ئەگەر بە ڕێگایەکی قانونی تەواومان نەمان کردبا بڕۆ بکە محکەمەی سەدام ینی محکەمەی جنایەتی عێراقی تانێکی گەورەیان لە ئێمە دەدا بەڵام ئێمە کە گۆرەکەمان کرد مەحزەری کە دەلالەمان هێنا مەحزەری کەشفمان هێنا وەرەقەی ئینابەی محکەمەمان ئێنا تاکە بتوانانی ئەم شتانە هەمووی پێکەوە لە ڕۆژی لە ڕۆژان لە محکەمەیەک بەکاربێنی ئەوە بوو ئەو ئیشێکە کردومانە هەمووی لە محکەمەی جنایەتی عێراقیمان بەکارێنە ئەو بوویتە دلیلێکی تەمامەن یعنی تەنها دلیل بە قووەت لەسەر چەسپاندنی جنوسایدکردنی بارزانیەکان کە کەیسەکانمان لێ بە شێوەیەکی زانستی پیشاندا لەسەر شاشە و بە هەموو ئەو کەسانی کە لەوێ لەگەڵ حاکمەکانە قەناعەتیان بەوە هەبوو کە ئەم کارە کارێکی علمی بۆ کراوە هەموو بۆ جینۆساید ناساندنێک پێویستی بەکاری علمی لە ڕۆژی 11 پێنجی 2011 دادگای باڵای تاوانەکانی عێراق بە سەرۆکایەتی دادوەر ئاسۆ محەممەد بەپێی مادەی 11 تاوانی دژە مرۆڤایەتیەکان بڕیاری بە جینۆساید ناساندنی ئەنفالی بارزانیەکانیدا هەروەها بەپێی مادەی 12 سزای بەسەر تاوانبارەکاندا سەپاند. بەپێی بڕیاری دادگا لەسەر کەیسی جینۆسایدکردنی بارزانیەکان سعدون شاکر کە ئەو کات وەزیری ناوخۆی ڕژێمی بەعز بوو بەپێی مادەی 11 سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا هەر یەک لە تارەق عەزیز کە ئەندامی مەجلیس قیادە سەورە بوو سوفیان ماهیر حەسەن ئەفسەری گاردی کۆماری وەزبانی ئیبراهیم جێگری سەرۆکوەزیرانی ڕژێمی عێراق لەو کاتدا بە بەندکردنی هەتاتایی سزادران هەروەها حامید یوسف حەمادی سکرتێری سەرۆک کۆماری عێراقیش بەپێی مادەی 12 بە 10 ساڵ زیندانیکردن لەسەر ئەو کەیسا حکم درا. دوای گرتنی بارزانیەکان ئەو کەیسە لەلایەن جەواد مەلا سەرۆکی کۆنگرەی نیشتیمانی کوردستان بردرایە لێژنەی مافی مرۆڤی سەر بەنەتەوەی یەکگرتوەکان لە جنێڤ بۆ ناساندنی ئەو تاوانە کە هەموو جیهان خۆی لێ بێدەنگ کردبوو. är det mest kända av brotten under anfallkampanjen mot kurderna under Saddam. 8,000 نێرینەی بارزانی کە لە پیاوی بەتەمەن و گەنجان پێک هاتبوون لە ساڵی 1983دا لە بە کۆمەڵگرتنێکدا لەلایەن گاردی کۆماری عێراقەوە جیران و بێسەر و شوێن کران. ئەوەی وەک بەڵگە ماوەتەوە بۆ ئەوەی کورد لە بە جینۆساید ناساندنی ئەنفالی کورد سوودی لێوەربگرێت جلوبەرگ و ئەو کەلوپەلانەیە کە لە گۆڕەکان دەرهێنراون بەڵام خەریکە ئەوانش لە نێو دەچن. کە دەین چلەکان و شتەکانی مادیبوونەکەی خۆمان تەسلیمەکەین ئەوە لەوەی ئیشی خۆمان ئیشی من خۆم شخصی دەرکردنی جوتەکەیە گەهاندنەوەیەتەوە کوردستان خەڵکێکی تر هەیە متابعی ئەمیشە بکات بەڵام لەسەر معلوماتەکەی من ئەو جلانەی کە دەرمان کردو لە 2005ەوە تا ئێستا لە کۆنتێنەرەکاندا لە هەولێر تا ئێستا بە شکلێکی
تەواویان نەبێت لەبەر ئێمە خۆمانیان ڕێگەیان بە ئێمە نەدەمت هەبە هەمیشە بکەین بە تەواوی من لەبەر هەواڵێم پێویستە لە کوردستان دەستگایەکی تایبەتمەند هەبێ بۆ ئەمیشانە تاکو بتوانێت ئەمیشە بکات. جلەکان لە نێو هۆڵێکی گەرمی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوەکان هەلگیراون و چەند نمونەیەکیان بۆ پشکنین نێردراون چونکە مەترسی ئەوەیان لێ دەکرێت کە جلەکان ڤایرۆساوی بووبن. کتابێکی وەزارەتی شەهیدان بۆم هاتووە کۆمەڵێک سامپڵیان بۆ من هاتووە لە جلەکان جلی بارزانەکان کە بۆیان نردوم بۆ هۆی کە بتوانم پشکنینی لەسەر بکەم بزانم ڤایرەس و بەکتریا و فەنگەڵ هەیەتیایە چکە ئەم سیانە مۆرانەی پێوترێ مۆرانە لە ماڵی خۆت ئەگەر سەیریکە ئەو کەسارێ لە ماڵەوە کە جلی زستان هەڵەکردنەوەوانێ جلی زستان هەڵەکردنەوە بە پاکوتەمیزی هەڵەکردنەوە بە شکڵێکی دروست هەڵی دەگرن جاران کۆمەڵێک مەوادیان تێکەڵاوکە بەڵام ئێستا مەوادانە بۆتە هۆی سەبەبی ئەوەی کە ئەمراض کۆمەڵێک ئەمراض ئەوانی کە ڕەبوایان هەبێ بەکاری ناهێنێت بە جۆرێکی تر هەڵەگیرێ بە جۆرێکی تر لەگیرەوە کە ساڵێکی تر بکە ئەم جلانە زۆر دەمێکە ئەوە هەڵگیراون ئەم هەڵگرتنیان دروست نەبوون. لە زۆربەی وڵاتانی دنیا مۆزەخانە تایبەت بە زیندووهێشتنەوەی ئەو کارەسات و یادەوەریانە هەن کە بەسەر میلەتاندا هاتوون. ئەو جوولەکانەی چیرۆکەکانی هۆلۆکۆست دەزانن واتە بە کۆمەڵکوشتنی جوولەکەکان لەلایەن ڕژێمی هیتلەرەوە دەزانن بە قوتابخانەکاندا دەگەڕێن و ئەو چیرۆکانە بۆ قوتابیەکان دەچێرنەوە بۆ ئەوەی نەوەی نوێ ئەو کارەساتە لەبیر نەکەن و زانیاریان لەو بارەوە هەبێت کە بەسەر میلەتەکەیاندا هاتووە. لە باشووری کوردستاندا خەریکە ئەو بەڵگانە لە نێو دەچن کە دەبنە سەلمێنەری جینۆسایدی کورد. ئێستا بڕۆیتە هەچ یەکێک لەو مۆزانەی کە لە هۆلۆکۆست و لە یەهود کردوێتی و بڕە بۆسنا خەڵکێکی زۆر سەرەی گرتووە بۆی کە بچێت شاشەی کامێرەکەی بخاتە سەر زوم بخاتە سەر یەکێک لەو دۆکۆمنتانەوە هەڵیگرێ بڵێ ئەوە هەیە ئێمە خەریکە ئاسەواری گۆڕی بە کۆمەڵ و جینۆساید لای ئەجیانی خۆمان خەریکە ئاسەڕێتەوە. پێویستە لە کوردستان لە ناحەی پەروەردەوە هەفتەیەکی تەمامان هەبێت پێی بڵێن جێنۆساید ویک هەفتەیەی یەک هەفتەی دراستکردنی جێنۆساید تاکو مناڵەکان ئاگایان لێ هەبێت معلوماتیان هەبێت چ جێنۆساید بووە لەسەر ئێمە کە وڵاتەکەی تو ئێستا وڵاتێکی گەشتیاریشە لەگەڵەوەیە خەڵکێکی زۆر گەشتیارەیە تامەزرۆی ئەوەیە کە مەسائلی جینۆساید و قاتوقڕیک میلەتی کورد ببینێت دەتوانێت هەر بە پێی سیستەم بە پێی نظامی وەزارەتی دارایی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پلێتێکی بۆ ببڕێ ئەو پلێتە ئەگەتر پارەکەی هەچوونە بێ ئەو پارەی بخرێتەوە سنوحکە و بێتە وەزارەتی شەهیدان. ئەو گەنجە تا ئێستا دایکی نەبینیوە جلێکی ڕەنگا و ڕەنگ لەبەر بکات. زۆربەی ئافرەتانی ئەو دەڤەرەشی هەر بە ڕەشپۆشی بینیوە ئەو ئێستا لەوە تێدەگات کە بۆچی ڕەنگی ڕەش لە ژنانی دەڤەرەکەیان ئاڵاوە. ئەو کات بیرمان لەوە نەدەکردەوە کامە چییە و زۆر زەدایکم دەبینی جلوبەرگی ڕەشە تا ئێستا شەڕ ڕەشە من وام هەست دەکرد هەر ژیان وایە بەڵام بەرەبەرە کە گەورە بووم وام هەست کرد ئەو کات بینیم کە ئەو ڕازەی لە دڵی دایکمداوە چی بۆ نەیتوانی پێمان بڵێ. لە ساڵی 1970 تاوەکو ساڵی 1982 ڕژێمی بەعس دانیشتوانی تەواوی گوندەکانی دەڤەری بارزانی خاپوور کردنەوە و ئەوانی لە چەند کۆمەلگایەک کۆکردنەوە. پێشتریش چەندجارێک گوندی بارزان و گوندەکانی ئەو دەڤەرە وێران کران و چەندجارێکی ژن و منداڵ و پیرەکانیان لە شوێنی دیکە تەڵبەند کراون لەبەر ئەوەی ئەوان خاوەن پێشمەرگە بوون. دوای ساڵی 1970 2925 خێزانی بارزانی لە کۆمەلگا زۆرەبلێکانی قوشتەپە گۆڕەت و حەریر و دیانە نیشتەجێکران و لەژێر چاودێری سەربازانی ڕژێمی بەعس ژیانێکی کوڵەمەرجیان بەسەر برد. ساڵە 83 بوو ئەزانم سیئێکێ مانگە هەفتیش بوو سپێدا زوی بوو مەلۆ بۆیندانێ داورامە جەمەعە خەر کرد ئەف برۆی من گۆست کرد ئەزاڵۆ من چنە ئیشێ گوتە تڕۆ نابوو گوتە ناوڵە گوتە هەستا چین درەنگە گوتە دە شوڵەمە ئەفوتە خەلۆز بیت لا باغ بوون بخو شولت کرد عمل چی بود گوتە دە شوڵەمە خەلۆز بیت دە شوڵە خو زەرعەکەن هێوارە دە پارێ خو ئەرگری دە شوڵەمە خەلۆز بیت ئای من گوتە خودێ منۆن بوتە حاضر ناکریە گوتە خدا منۆنە ناخوم دێ چم درەنگە گوڕۆ گوتم نۆنە ناخوم گوتە ناخوم منش خوش وشن ئەنۆن بودانە جانتکە وەدە و چوون ئەف برۆی من و زاڵۆمە من و شی برۆی من هەر سێک بەی بەچوو ئەو چوون بوو چوون هەفتیانێک و داڕۆمە جەمع دنیا ڕوون بوو کە حەمەدا بابا
همه بابک و عسکر بربوناف گنده بربوناف گنده بابا من وجا چه یعنی یه ظلام بعد پیش جوا کفت و بعد دست کفت و بر سایراتو چوناف گنده گوز کی را کوورنه سجاده مروی مش نفوس چته پارا بری چو سجاده کرمش ویروژه چوده چته شوله نزانه که چه دوره گرتیه چه گرتیه چونه شوله اوش من ندیده و اوش هاتا گرتیه نسجاده من وەکو قورآن فالێک دوای ئەوەیە کە باوکم ئەنفال کرا تەمەنم 1 ساڵ بووانە دایکم دەیگێڕاوە کە من ئەو کاتی باوکم بردرا گۆریەیەکی لە پێ کردبوو گۆریەیەکی مابوو ئەوها دەستگیر کرا و یەکسەر ڕەوانەی ئۆتۆمبیلی سەربازی کرا و یان ئەو ئۆتۆمبیلانەکە تایبەت بوون و بردران بەڵام دایکم منی بەخێو کردووە من تاکو ئێستاش نازانم ڕامانی باوک چییە و باوک چۆن هەڵسو کەوت دەکات و باوک لە ناو خێزاندا چییە و ئەرکی باوک چییە و تەنانەت زۆر جار وا بیر دەکەمەوە کە لەوانێ باوکم لە من تووڕە بوو بێت لەوانێ باوکم بیەوێ شتێکم پێ بڵێت و نازانم کە ئەو شتە چییە بە مناڵێ دوای ئەوە خێزانی مەگروم ئیسماعیل لەو ساڵەدا لە کۆمەلگەی قوشتەپە نیشتەجێ دەکرێن مەگروم شوو بە کوڕە بارزانیەکەی ئەو کۆمەلگەیە دەکات دوای تەنیا 3 ساڵ لە هاوسەرگیریان تەواوی پیاوانی بارزانیەکان لەو کۆمەلگەیە و تەواوی کۆمەلگە زۆرەملەکانی دیکە لە خێزانەکانیان جیا کرانەوە خداوتن خوبه بده کانتور خود سلا جمعی ده یعنی تانکت آوه خرج تماشا کرد خود جایی نتلا دا همه جایی نداره خود اف برای من خانه ای نداره 3-4 کامله او دید دا بستر سما حتی بری حتی بره پیش جوی بدو چید رو فهده أبا منسيم سيكت الصال يعني ما فرس ما يد ما بالبيش جابت خوب بيني ما تشدني ويدونا ما بەقسەی شایەت حالەکان ئەوەی ڕەگەزی نێر بوو لە سەروی تەمەنی 12 ساڵی خرانە نێو ئۆتۆمبیلەکانی سەربازی و بەرەو شوێنێکی نادیار گواسترانەوە چەند کەسێک ئەو کات خۆیان شاردەوە بەڵام لە هەڵمەتێکی دیکەدا دوای 2 مانگ ئەوانش دەستگیر کران و بەرەو بیابانەکانی باشووری عێراق گواسترانەوە و ئیدی نەگەڕانەوە بس دو واجبه گرتیه جوره که گرتیه پشت 2 هایوادی دیسو دوراری دو لید گریانه اوه مای واشه گرتیه یه ما بو بیچوکن ڕژێمی بەعەس ڕەحمی بە هیچ کەسێک نەدەکرد هیچ ماڵێک نەبوو 4-5 پیاوی دەستگیر نەکرابێت بۆیە دوای ئەوە دەڤەری بارزان بووە مەملەکەتێکی بێباپیرە 700 مال زدت بیا های مالا های خود 6 ظلام نگه مالا خالات ما 6 ظلام 5 کرد گه بابا مالا خصمه که من جیرانی ما بو 5 کرد گه بابا مالا بابا من 2 برایت من گه بابا من گه ظلامه من گه شی برای من يعني حسب گه بگو به 5 برم 5 خصم من نیزی زیده ترین بری هەموو کاتێکیش ئێستا سوان بە خەیاڵدەیە کە هەرگیز باوکم پیر نابێت تەنانەت ڕیشیشی ناتەراسێ ئەو کەسەیە کە شەوانە پێخەفی بە سەدا دەداین لە هەزوور و خەیاڵم وان بیر دەکردەوە کە باوک تەنها ئەو شتەیە بەعەس بەوە شەوە نەوەستا تەواوی خزمەتگوزاریەکانی لەسەر ژن و منداڵەکان بڕی ئەمە شوای کرد ژنان بکەونە دوای پەیداکردنی نان بۆ منداڵەکانیان زۆر جار منداڵە بچووکەکانیشیان دەناردەکار بۆ ئەوەی ژەمە خواردنێکیان دەست بکەوێت بەڵام ئەوەش لە نێو ترس و لەرزێکی زۆردا دەکرا چونکە ئەو ڕژێمە بە تەواوی دوژمنی بارزانیەکان بوو كهرباء الماء بري بواعي ما بري خدي داتين كارزك هبو دور من جماعة داتين آبه دستیت لستمل خدانی خدا عسکر ده استیت لما بنی زادش کنید آوا ما دارشید خدا حد دکان داره که نبو يعني قطر الشيرة كده تمابو بتشكن ما أنت اشتكي ده دوبا ماجد زيفا حتى عمري تشوك خراب حمد جاته أم تشوك تابليوش بيرناك خۆمە قورآن فالێک هەموو کارێکم کردووە کە مناڵانی ئێستا و یان مڵاڵانی ئەو کات دەیکرد لە ڕووی فرۆشتنی دەسا و دەست و هەر کۆمەڵە شتێک ببگرە لە عەلاگە فرۆتنەوە و گوڵە بە ڕۆژە فرۆشتن هەر شتێک کە مناڵانی ئەو سەردەمان دەیان کرد من کردومە بۆ ئەوەی بتوانم خۆمانی پێ بگەهێنم ئەم سێژن vê ڕۆ سەری جۆداکە حراز بیندادۆراکە دەستێ خوگیری ئەم ناتوێرەوە بەخۆ بنوی هەیەک مۆبایلۆ چۆرێکێکی دەچی سەرێکی لانکە خودت کە بچکێەوە نەبە دەشیرەداتێ دوێتە حرەسیە خودا حتوس بده يعني حساب كاب درد الصيب والرادري بس عذاب قبر ما ناديت يعني أخو ما حميود منداڵانی ئەو کۆمەلگایانە تەنیا وشەی دایکە لەسەر لێویان بوو چونکە دایکان باوکو مام و برا و خاڵی منداڵەکان بوون
کەمێک گەورە بووین ینی تەمەنمان گەشتە 14 ساڵان و میر منداڵ بەڵام دەبایە بە ئەرکی پیاوێکی گەورەی ماڵەوە هەستم چونکە ناو بارزانەکان گشتی پیاو نەبوو ئەو پیاوانەی کاو کات هەبوون هەمومان تەمەنمان 14 16 بگرە 17 ساڵان بوو من ئەو کات بیرم لە باوە کردەوە 2006 و 7 کاتی خێزانم پێکێنا ئەو کات دەوری باوکم بینی ئێستاش نازانم وەک باوکێکی کامل دەوری باوک ببینم چونکە پێشووتر سابقەم نەبووە باوکێکم نەبووە باپیرەیەکم نەبووە بە خێوم بکات و یان ئامۆژگاریم بکات و یاخود ڕێگە ڕاستەکانم نیشان دەکە ئەو شتێکە فێر بوومە لە خۆمەوە فێر بوومە یاخود لە ئافرەتانەوە فێر بوومە بۆیە مناڵەکانم ئێستاش زۆر جار بەگریانەوە دەڵێم کا باپیرەمان کێ هەیە بۆمان سێڕۆکمان بۆ بەڵێ کێ هەیە بۆمان داستانمان بۆ بگرێتوان ئامۆژگاریمان بکات بين شاش ظلام أكيد بيجاكيد تمام مجمع مدى ما بون أويش نتورون بينا داره هیچ کس نتورو بيتا داره وشورتي بون خدي دامرن مري دامريد خدي جلكيد کناسا و اكيد جنا ما كرنا بقى که بس قبره نشان ما بدن بما كتب قبره بيرزني درست كد وقتی که جنازه وشرين وقتی که ایک مناف مدامر با کس نبو وشرين ما جنا قبر كله ما جنا جنازه خود برسم مقبره کس نتوره کو بیت سم مقبرهش پاش پرۆسەی دەستگیرکردنی باوک و باپیر و کەس و کارمان تەنها مەملەکەتەکە بوو بە مەملەکەتی ئافرەت و مناڵ من ئەو کات مناڵی ساوا بووم و خوشەکانم هەر تەمەنیان بچووک بە 1-2 ساڵان بوون و دایکم کاری دەکرد کاری قورس هەر کارێک کە ئەمڕۆ پیاوان ناتوانن بیکەنیان ئەو کارێک کە پیاوان بەم کارە هەردەستان بوون و منە خاکە ناسی و کاری شینایی و کۆمەڵە کاری تر کە دایکەمان پێهەستە ئەو ئافرەتە هاوسەری پیاوێکی ئەنفالکراوی بارزانیا کاتێک مەلا مستەفای بارزانی دەچێتە رووسیا پیاوی ئەو ئافرەتە یەکێک بوو لە یاوەرانی مەلا مستەفا و لەوێ هاوسەرگیری لەگەڵ ئەو ژنا کردووە بەڵام دواتر پیاوەکەی ئەنفال کراوە و خۆشی زیندانی کراوە ئەو جا مەڵە مستەفا هۆتن بەجاس کوردینی بوو دێ چونە ئیرۆنە چونە رووسیا ساڵێ 47 بێژم هاتن رووسیا ساڵێ 57 منە مێردکریە دەفتەرەتی ڕۆکی نەبوو جنسی ڕۆکی نەبوو من ئێکۆما هەبوو ئێکۆما رووسیا ئەس چوومە مووسڵ ئەش گرتم ساڵێ 84 دو ساڵە ئەس حەبسی بەغدۆ بووم 2 ساڵش تەسفیری رووسیا کریە 4 ساڵە ماڵە خۆ نەبووم بەس ئەس 2 ساڵە حەبسێدا بووم ئیشتە ماشی زیندانی سیاسی نەدا من ئەس نزانم کوچی مەسەلە حکوومەت و کەسوکاری ئەنفالکراوان و چالاکبانانی پاراستنی مافی ئەنفالکراوانی کوردستان لە هەوڵی ئەوەدان کە ئەو کەسە لە جیهاندا بە جینۆساید بناسرێت بۆیە بەردەوام بەڵگەکان بڵاو دەکەنەوە و وێنەکانیش لە پێشانگاکاندا نمایش دەکەن ساڵانە لە یادی جینۆسایدی بارزانەکان لە سوێکی حەب کتێبێک تایبەت بە جینۆسایدی بارزانەکان پێشکەش بە کەسوکاری قوربانیان دەکەم و کە کردن و فرۆشتنیان لەسەنی و پێشکەشیان دەکەم و ئەو کتێبە تایبەتە بە بواری جینۆساید لە هەموو ڕێیەکەوە ئابووری کۆمەڵاتی تاوانەکە من تاکو ئێستا 8 کتێبم بە چاپکەیاندووە کە کتێبەکانم خۆشبەختانە وەرگێڕەوە سەر زمانی تورکی و سەر زمانی ئینگلیزی و عەرەبی و چەند زمانێکی تر لەم کتێبانەدا هەوڵم داوە بزانم کە ئەم تاوانە بە جیهان بناسێنم لە ساڵی 2007ەوە ئەگەڕام بە دوای ئەو شتانەی کە لە کەس و کاریان بەجێماون من دیارە ئەرشیفێکی دەوڵەمەندم بەدەستخۆوە هێنا و ئەمڕۆ ئەو هۆڵی کە ئێستا تیاین ئەبینین کە لە 3 هۆڵ پێک هاتووە هۆڵێکی زۆر گەورەتر زیاتر لە 250 باڵگەی زۆرازۆری تایبەت بە جینۆسایدی بارزانیەکان و ڕاگواستن و ئاوەرەبوونی بارزانەکان لە خۆ دەگرێت جگەلەوە 500-600 وێنەی زۆرازۆری ئەو کاتی واقعی حاڵەتەکەی بەسەر بارزانەکان هاتووە و ئێستا و هێنانەوەیەن و کۆمەڵێک کتێب و کۆمەڵێک جلوبەرگی بارزانەکانم کۆ کردوتەوە وە قورئانفالێک پێشکەشم بە کەسوکاری قوربانیان کردووە هیوادارم هەر قورئانفال کراوێکی تر یان هەر کەسێکی تر یان هەر دایکێکی تر هەر بەڵگەیەک هەر دیکومێنتێک هەر شتێکەیە بێنێ لەم شوێنانی وا عەرز بکە بۆ ئەوەی مرۆڤ دۆستان کەسان یان توێژەران یان باسکەران یان ئەو کەسە بیانیانەی کە سەردانیان دەبارە دەکەن بێن لێرە ئەم واقعە ببینن بە چاوی خوان و ئاشنا بن بە کورتورە چونکە زۆر جار ئەبینین پێنووسی دایکێک ماوە ئەو پێنووسە زۆر گرنگە هەم بۆ دایکەکە و هەم بۆ ئێمە وەک بەڵگەیەکی حاشا هەڵڵاگەر سەدان هەزار قوربانی شالاوی ئەنفال لەوانەش چەند هەزار بارزانی هێشتا بێسەر و شوێنن خێزانی ئەو قوربانیانە هێشتا هەر بەو ئاواتەوەن کە ڕۆژێک بێت و چاویان بە خۆشەویستەکانیان بکەوێتەوە چونکە تا ئێستا بەشێکیان باوەڕ بە مردنی باوک و برا و کوڕ و هاوسەرەکانیان ناکەن ئەوان هێشتا چاو لە ڕێگەن و خەونیان پێوە دەبینن